بناوی خوای گەورە و میهرەبان واوازان و خۆشەویستانم لەخوای گەورە داواکارم کە زۆر باش بن. خۆشەویستان، کاتێکی کەم لە خزمەتتانە بم بە هیوای ئەوەی کە بتوانم لەم کاتەکەمە شتێک باسکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز بێ. خۆشەویستانم، بەرنامەم وایە کە بۆ ئەم مانگی ڕەمەزانە چەند ڕۆژێک لە خزمەتتانە بم بە لایڤ. ئەو چەند ڕۆژە هەوڵەیەم باس لە بابەتێک بکەم کە زۆر زۆر گرنگە و ئایندەی ئەم دنیا و ئەو دنیامان پەیوەندی بەوە هەیە. ئەویش ئەوەیە ئێمە چۆن بتوانین خۆمان باشتر بکەین. جا خۆ باشکردن پرۆسەیە بەڕێزان، شتێک نییە من ئەمڕۆ بێم یەکسەر بمەوێ خۆم چاکەم و تەواو، بەڵکو پرۆسەیەکە ئەبێ ئەمڕۆ بیری لێ بکەمەوە من ئەمەوێ باشبوون چییە و ئەمەوێ بگەم بە چی و ئەمەوێ من کەسێکی چۆن بم لە ئایندە، من چۆن بتوانم خۆم وەها لێ بکەم شایستەی شتە باشەکان بم. بۆی بتوانین شایستەی شتە باشەکان بین و ئەو مرۆڤێک بین بتوانین لە ناخی خۆمانە ڕازی بین بەوەی کە ئێمە ڕێگەیەکی باشمان گرتوێتە بەر. چونکە مەرج نییە لە خۆمان ڕازی بین، لە خۆ ڕازی بوون مەرج نییە باش بێت، بەڵکو ئەبێت لە ڕێگاکەمان ڕازی بین کە گرتومانەتە بەر. چونکە ئێمە ئیشمان ئەوە نییە لە خۆمان ڕازی بین، ئێمە ئیشمان ئەوەیە کە هەوڵ بین مرۆڤێکی خوداپەسەند بین، واتە مرۆڤێ بین کە خوا لێمان ڕازی ببێت. ڕەزامەندی خوای گەورە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە مرۆڤێکی باش بین. هاوکات ئێمە لێرا کێشەمان هەیە، ئەی چۆن بزانین مرۆڤێکی باش بین؟ بەوەی کە لەسەر ڕێگایەکی باش بین، ڕێگایەک کە لە ناخمانەوە بمانەوێ ڕێگە ڕاستەکە بگرین. ئەو زۆر مهمە. یعنی کەسانێک هەن لەم دنیاە هیچ بەلایەن و گرنگ نییە چ ڕێگایەکیان گرتوۆتە بەر، هیچ بەلایەن و گرنگ نییە کە چی ئەقەومێ چی ئەبێ بەرەو کوێ ئەڕۆن. بەڵام ئازیزان، ڕێگەی دروست ئەوەیە کە ئێمە بڕیار بین کە باش بین و هەوڵ بین ڕێگای باشبوون بگرینە بەر. باشبوونیش وتم پرۆسەیەکە درێژخایەنە و هەر ئەمڕۆ دەست پێ بکەین ئێمە کاتێکی زۆرمان ئەوێ بۆ باشبوون. چونکە بەلایەنی کەمەوە تۆ ئەگەر عادەتێکی خراپە هەبێ، یەکەم جار ئەبێ هەستی پێ بکەیت، دووەم جارە بێ ڕقی لە عادەتە خراپەکەت بێتەوە، سێم جارە بێ پلانێکی بۆ دابنێ، اینجا بچی چارەسەرێکی، اینجا ئەبێ عادەتێکی باش بێنی بخەیتە شوێنەکەی و لەسەر ئەو عادەتە باشە هێندە بەردەوام بی، هێندە لەسەر عادەتە باشەکە بەردەوام بی، هەتا وەکو هەندە لەسەر کردارە باشەکە بەردەوام بی، هەتا وەکو بەتەواوەتی بە عادەت. ئێمەش بەلایەنی کەمەوە 20 ڕۆژێکی ئەوێ، مانگێکی ئەوێ، هەتا وەکو ئەم عادەتە لە خۆتا جێبەجێیەک. مامۆستایەکم هەبوو کە لە ژیانمان زۆر زۆر ئیسفادەم لێ کردووە، خوای گەورە تەمەندرێژی کە ئەم مامۆستایە فەرموو من کاتێکە فەرموودەیەک ئەبیستم هەوڵێم 2 مانگ 3 مانگ لەسەری بەردەوام بم تا ئەوەنەی بتوانم تەطبیقی کەم و لە خۆمە بیهێنمەدی. ئێستا خەڵکانێک هەن ئەڵێن چۆن بتوانم ئەمڕۆ 10 فەرموودە لەبەر بکەم، 20 فەرموودە لەبەر بکەم، بەڵام کە من ئەوانەی کە ئەیانەوێ جێبەجێ بکەم. باشترین کارێکە بیکەین ئەوەیە بەڕێزان، قسە زۆرە، قسەی باش کەم نییە، زۆر زۆرە. تۆ سێرچێ بکە ئەمڕۆ دنیای قسەی باش ئەبیستی، بەڵام چی بکەین کە
جێبەجێیکی چی بکەین لەسەری بەردەوام بین وە جێبەجێیکی ئەمە ڕێگە ڕاستەکەیە. ئەمەش یەکەم شت ئەبێت تۆ بزانی ئەمە کاتی ئەوێ کەواتە هەر لە ئێستەوە کاتێک تەرخان بکە کاتێک دابنێ و مەرجیش نییە تۆ بی یەکسەر شتی گەورە لە ژیان تا دروستکەی و گۆڕانکاری گەورە دروستکەی. بۆ نمونە تەندروستی ئەتەوێت تەندروستی خۆت باشکە بەس بیکە بە عادەت لەمە دوای یەک تۆز ئاو زیاتر بخۆرە. خۆ ئەمە ئیشێکی ئاسانە بەس بۆچی هەموو کەسێ ناتوانێت بیکە لەبەر ئەوەی تو ئەبێ بیکەی بە عادەت اینجا باشیەکی اینجا ئاسانە بێ بۆت. یعنی هەتا ئاو خواردن ئەگەر شتێک ئاسان بێ لە زمانی کوردیا ئەڵێن وەکو ئاو خواردن وایە، بەڵام بەڕێزان بەو خەڵکە بەردەوام ئەوترێ کاکە ئاو بخۆن ئەو بۆ تەندروستان باشە بۆ خەڵک ناتوانێت بیخوا. جا ئازیزانم ئاو خواردن بەو ئاسانیە خەڵک بەگوێت ناکە ماوەیەک دووسێ ڕۆژ هەفتەیە دوو هەفتە بەگوێتەکە وازی لێنێ. حەلەکە چییە؟ حەلەکە ئەوەیە ئەم کەسە ئەبێ زوو بیری بخاتەوە هەدەفی چییە بۆچی خەریکە و ئەبێت چەندێ بەردەوام بێت. ئەگەر بێت و نەگاتە ئەوەی مانگێ لەسەری بەردەوام بێت 40 ڕۆژ لەسەری بەردەوام بێت دوای نابێ بە عادەت بووی ئاو خواردن بەو ئاسانیە بۆ هەر قورسە بێت. ئەی شتەکانی تر بەڕێزان هەمومان ئەزانین گلەیمان زۆر زۆرە. ئەها جاری وا هەیە ئینسانێک وەسفی یەکەن ئەڵێن بەخوا ئینسانێکی سەقەتە تۆست بیر لەو وەسفە بکەرەوە بیر لەو قسەیە بکەرەوە بە کەسێ بڵێن بەخوا ئینسانێکی سەقەتە بیرکردنەوەی ڕەفتاری. ئەم سەقەتیە بەچی چاکە بێتەوە؟ بەوەی کە شتێکی بچووک بگرێ لە ژیانیە ئیشی لەسەرکە بەردەوام بێ لەسەری حتا جێبەجێ ئەبێت. ئازیزانم خۆباشکردن پرۆسەیەکە ئەیەوێت شایانی ئەوەشە شایانی ئەوەیە کە ئێمە پلان و بەرنامەیەکی بۆ دابنین و بڕیار بین خۆمان باشکەین. خۆشەویستان هەوڵێم کە کۆمنتەکانتان ببینم. سوپاستان دەکەم سوپاس بۆ کۆمنتەکانتان. ئەڵێ چۆن ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی دابەزێنم؟ هەر لە ئینتەرنێت بنووسە ئاوات ئەکادمی سایتی ئاوات ئەکادمیت بۆ هێنێت داخڵی ببە لەناو سایتەکە هەردووکی تایە ئایا ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی بۆ ئەندروید دەتێت یا بۆ iOS لێوە توانی دایبەزێن. سواز بۆ کۆمنتەکانتان ئازیزان. ئەوە من لە یەک کاتە بە دوو لایف لە خزمەتتانە لە یەک کاتە هەم لە یوتیوبم هەم لە تیکتۆک لەوە چێ ئەمە زیاتر وەکو تاقیکردنەوە وابێت تۆزێ زەحمەتە کامێراکانم لە یەک مستەوانین ئەوڵێم چاکیکەم بتوانم لە کامێراکان لە یەک ئاستا بنێ ئەو کاتە زانم چۆن دەتوانم چاکیکەم. ببورم
هێشتا هەر باش نییە بەس بۆ جارەکانی ئایندا ئینشاڵڵا من ڕێکلامی بڵاوەکەمەوە پێشوەخت وە قسە لەسەرەوە کەم کە بەرنامەم چۆنە بێت. ئازیزانم ئەو زانستە چییە کە تۆ باز لە پەیوەندی کاریگەرەکەی؟ بەرەزان هەر زانستێکێ بە ناوی کۆمیونیکیشن، پەیوەندی. باشە ئەم کۆمیونیکیشنە هەم یعنی زیاتر لە ناو مرۆڤناسی و لە ناو دەروونزانیە هەیە، واتە ناو سایکۆلۆژی و ئەنترۆپۆلۆژی و دایش لە ناو سۆسیۆلۆژی لە ناو کۆمەڵناسیە هەیە. بەڵام ئەمە وەکو زانستێکی گرنگ و بەبایەخ و کاریگەر چۆتە ناو زانستە کاریگەڕیەکان، بە تایبەتی لە بەڕێوەبردننی سەرچاوە مرۆییەکانە. لە بەڕێوەبردننی سەرچاوە مرۆییەکانە بابەتێکی زۆر زۆر بەبایەخە کە کەسێک بێوێ لەو وارە کارکە ئەبێ شارەزایەکی باشی لە بواری پەیوەندی هەبێت. بەڵێ ئەڵێ زۆر باشە بێ ئەگەر تۆ پێشوەخت بیگەینی کە لایڤەکان کێ بێ. من بەرنامەم وایە ئینشاءڵڵا لە هەفتەی ئایندەوە بۆ ماوەی 10 ڕۆژ هەوڵەیەم لایڤەکانم بکەوێتە کاتژمێر 10 بە کاتی کوردستان. بڵێم کاتژمێر تقریبا ناتوانم ئێستاکە بیزەڵت بێڵم، چکە ئەگەر ڕێکی بخەم زۆربەی شەوەکان هەر دەرسم هەیە. بەڵێزان ئەزانم پرسیارتان زۆرە، پرسیاری زۆرە نووسێ، بەس لەوتێ نەتوانم لەم لایڤا بە تەواوەتی وەڵامی پرسیارەکان بەمەوە، هەوڵەیەم کە کاتێکی گونجایی بۆ دابنێم ئەو کاتە لە خزمەتتان نابم. ئازیزانم پەیامی من ئەوەیە کە ئێمە هاتووینەتە ئەم دنیاە، ئەم ژیانە کورتە، تەنانەت کورتە بۆ ئەوانەمان کە 100 ساڵەژی و لەبەرەوەی ئەو سەری دیار نییە تۆ نازانی کەی ئەمری ئەم دنیاە بەجێ بێڵی. باش وایە لەم شەوەوە هەر یەکێک لە ئێمە تۆزێ بچێتەوە بەخۆیان بەرنامەیەک دابنێ کە هەتا زووە بچێتە ناو ڕیزی ئەو مرۆڤانەی کە پێیان ئەوتێ مرۆڤە چاکەکان، مرۆڤە چاکەکارەکان، مرۆڤە چاکسازەکان. حتا ساتێ زووتر بڕۆی درەنگە، چونکە بە دڵنیاییەوە ئەوانەی کە لە نێو گروپی مرۆڤە چاکەکان نین ئەوانە خۆشبەختی وەنەکەن و ئەوانە بەختەوەر نین. جا بۆ گەیشتنمان بە بەختەوەری، بۆ گەیشتنمان بە ئاسوودەیی پێویستەکە هەر چۆنێکمان کردووە هەوڵ بین لە مرۆڤە چاکەکان بین، هەر چۆنێکمان کردووە تۆزێ محاسەبەی خۆمان بکەین، بەعزێ شتێر بە شیاوی نەزانین بۆ خۆمان، بەرنامەیەکی بۆ دابنین بڵین شەر بێ ئەم عادەتە خراپانە تەرکەم، ئەم عادەتە باشانە دروستکەم، شەر بێ لەمە دووە ژیانی خۆم وا لێ ئەەکەم. بەرەزان ژیانی ئێمە کۆمەڵە بواری جۆرە و جۆری هەیە. یەکێک لە بوارەکان ژیانی ڕۆحی ئینسانە، لایەنێکی تر لایەنی دەرونی، لایەنی دارایی، اینجا پیشە، ئاستی ڕۆشنبیری، ژیانی کۆمەڵایەتی و زۆر بواری جۆرە و جۆر لە ژیانمانە هەیە. ئەگەر بە من بڵێ مرۆڤی سەرکەوتووی ڕاستەقینە کێیە، ئەوە بە دڵنیایی پێ دەڵێم ئەو کەسەیە کە ژیانی وا لێ کردووە باڵانسی هەبێت، واتە هاوسەنگیکی ڕاگرتووە لە نێوان هەموو شتەکانە. تۆ ناتوانین لە هەموو شتەکان پێرفێکت بی، بەڵام ئەتوانی هەموو شتەکان بێنی گرنگی بی بە هەمویان. نەک تۆ بۆ نمونە هەر خەریکی خۆڕۆشن بیرکردن بی لەو لاوە محتاجی دەستی خەڵک بخێری پێ بکە، یا هەر خەڵکی پارەپایاکردن بی لەو لاوە دنیاە سەقافەت و عیلم هەیە تۆ لی بێبەش بی.
یان بۆ نمونە لە پێناوی ئەمانە تەندروستی بخەیتە خەتەر. بۆیە سەرکەوتوو ئەو کەسەیە کە ئەم تەوازنە ڕائەگرێن، ئەم هاوسەنگیە ڕائەگرێن. بۆیە ئەم هاوسەنگیان بە نەزانی ناکرێت. ئەم هاوسەنگیە کاتێکرێتەوە بەشی ئەوە بزانی کە دنیا چ باسە، مرۆڤ چییە، ژیانی مرۆڤ چۆنە لەم سەر زەویان، و هەتا ورتر بیتەوە باشتر ئەتوانی دەستنیشانی بکەی کوێی تۆ باش نییە، کوێی تۆ خەلەلی تایە. خۆشەویستانم، ئینشاءالله من ئاگادارتانەکەمەوە کە کەی لایڤەکانم ئەکەمەوە و شتی تریشم بەدەستەوەیە، بەرنامە و پرۆژەی جۆرا و جۆرم بەدەستەوەیە. پێم خۆشە هەر چۆنێکم کردووە زۆرترین خزمەت بکەم، بە دڵنیایی نامەی ئەو بەڕێزانەی کە سوودیان لە ڤیدیۆکان وەرگرتووە، فیدباکی ئەو ئازیزانە، تەلەفۆن و نامەکانیان، هەمووی هاندەرێکی گەورەیە بۆ ئێمە. کاتێک ئەزانین کە ئەنجامی هەبووە، کاتێک ئەزانین چەندین کەسەیە ئەڵێن ئێمە ژیانمان تێکچوو بوو و ئێمە خۆمانمان دۆزیەوە، ئێمە لە نەزانی هاتووینەتە دەر، لە بەدبەختی هاتووینەتە دەر، ڕێگەی خۆمانمان دۆزیوەتەوە، ئێمە ئەو ساکێشەمان هەبوو، ئاوا چارەسەرمان کردووە. ئەمە بۆ من هەمووی هاندەرە کە بتوانم هەر چۆنێکم کردووە بە هەر ڕێگایەک بووە من بتوانم لە خزمەتتانە بم، چونکە بەڕاستی دوجار هەرەوەمان بۆ ئەمێنێتەوە کە ئێمە لەم ژیانە هاتووین و ڕۆشتوین، چ کارێکمان کردووە، چ جێگا پێیەکمان لێبەجێ ماوە. ئەڵێ کەی ئینسان لە ڕەمەزانە بخەوێ؟ ڕاستیەکەی ئەبێتۆ بزانی لە شەو ڕۆژێکا پێویستت بە 6 سەعات 7 سەعات تا 8 سەعات خەوتن هەیە. جا ئەکرێ مەرج نییە هەموو شەوێت 8 سەعات بخەوی، بەڵام ئەکرێ هەر لە ئێستەوە بەرنامەیەک بۆ خۆت دابنی کە ئەم کاتە پڕکەیتەوە. ئیتر بە بۆنەی ڕەمەزان و بە بۆنەی ئیمتیحانات وانە کاتەکان زۆربەی خەڵک کاتەکەی ئەگۆڕێت، لەوە چێ واقعی کەسێک لەگەڵ کەسێکی کە گونجاو بێ. من نەتوانم بڵێم ئادەی ئەڵا هەموو کەسێ بە 6 سەعات 11 و 12 و 1 و 2 بخەوێ دوایی هەستێت، وانە ئەتوان خۆتان واڕێکی بخەن کە بگونجێ لەگەڵ ڕەمەزان و لەگەڵ سەعی ئیمتیحاناتە. بەڵام گرنگە کە ماوەکەی هەوڵ بی هەرگیز نەگەشت بێتە کەمتر لە 6 سەعات و پێویستیش ناکات لە 8 سەعات زیاتر بێت. ئەم شەو هیچ بەرنامەیەکی تایبەتمان نییە بەڕێزان، تەنها لێرەوە زیاتر خەریکی تاقیکردنەوەین و پەیامێکم هەبوو لەسەر خۆباشکردن و خۆپەرەپێدان و پەیامێکم هەبوو لەسەرەوەی کە ئینشاءالله لە پەیجەکانی ئاوات ئەکادمی لە فەیسبوک، لە یوتیوب، ئینستاگرام، تیکتۆک لەوانەوە ئاگاداری بڵاوەکەینەوە کە کەی لایڤان ئەوێت. ئەڵێ دەستان خۆش بێ مامۆستای بەڕێز، لە ئاوات ئەکادمی ناوەندێک هەیە یان بەنیازم دایبرێن بۆ توێژینەوە لەسەر ئەو پرسیار و بابەتانەی دێنە بەردەمی بەشداروانی بواری مێشک و یادگە و بە تایبەتی بەشی پێشکەوتوو. ڕاستیەکەی ئێمە ئەمانێ گرنگیشی زۆر بین بە بەشی پێشکەوتوو و ئامادەین بودجەشی بۆ تەرخان بکەین. لە بەشە پێشکەوتووەکە کۆمەڵی بابەت پێشکەش کراوە، کۆمەڵی بابەت قسەی لەسەر کراوە، کۆمەڵی بابەت وتراوە کە ئەتوانم بڵێم ئێمە لەو بوارەشا سوپاس بۆ خواتوانیمان پێشەنگین لەسەر ئاستی کوردستان کە لەو بوارانە کار بکەین بەجددی و ئینشاڵڵا کاری جددیشی لەسەرەکەین، پارەشی بۆ تەرخانەکەین، بودجەی بۆ سەرفەکەین، ئینشاءالله ئیشی باشی لەسەرەکەین بێخەمنەوە. دەستی ئێوەش خۆش بێ، زۆر زۆر سپاس بۆ یەک بە یەکتان. خۆشەویستانم، لەخوای گەورە داواکارم ئەممان جێ ڕەمەزانە بکاتە خێر و بەرەکەت بۆ هەر هەموومان، بتوانین بە خۆمانە بچینەوە
و بڕیار بین مرۆڤێکی بەسوود بین بۆ کۆمەڵگا، بڕیار بین مرۆڤێکی بەسوود بین بۆ دەوروبەرمان. ئێستا فرسەتە بۆ خۆچاکردن، فرسەتە بە خۆداچوونەوە. تکایە هەر کەسێکە گوێ لە لێنجی منە گۆڕانکاری ڕاستەقینە لە ژیانە لەو ساتەوە ئەبێکە ڕوبەڕووی خۆت ئەوەستی، محاسبەی خۆت ئەەکەی، پلان و بەرنامە بۆ خۆت دائەنی و بڕیاری خۆت باشکەی. و ئەوە سەرەتایشی گەورەیە و ئەوە بزانە گرنگترین قسەیەک لە ژیان تا بیست بێتێ ئەو قسەیەکە خۆت بۆ خۆتی کردووە و گرنگترین کەس لەگەڵی دابنیشی خۆتیت. بۆیە هەموو گۆڕانکاریەکان لە خۆتەوە ئەبێت و هەموو ئەمانە ئینشاءالله بە دوعای خەیر و بە پشتبەستن بەخوا ئاسانە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، خواتان لەگەڵ.